بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیای دیلۆتی کراوە بۆ پرسی بەدواداچوونی داهاتی نەوت و هەروەها گاز لە هەرێمی کوردستان لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک عەبدولقادر سەلاح خاوەنی دیپلۆمی باڵا لە یاسای گشتی و هەروەها مامۆستا نیهاد خالید مامۆستای زانکۆ و ئابووریناس هەڵبەت لە ئستۆدیۆی هەولێری پایتەختیش وە بڕیار بوو بەڕێز دکتۆر عەبدولڕەزاق ناوەندی لەگەڵمان ببێت بەڵام بەڕێزی لەبەر تەواوی باری تەندروستی ئەتیزاری هێنایەوە و نەیتوانی ئامادە بێ لەگەڵمان سوپاسان دەکەم زۆر بەخێر بن مامۆستا بەڕێزبا لە جەنابتەوە دەست پێ بکەم ئێمە لە کاتێکدا خاوەنی کۆمەڵێ دەستگاین کەوا بڕیارە ڕۆڵی چاودێری بژێڕن یالانی کەمیشە لە مەهامەکانیان ڕۆڵی چاودێری کردن بێ وەکو دیوانی چاودێری دارایی پەرلەمانی کوردستان خۆی دەستەی نەزاها داواکاری گشتی لە کاتێکدا ئێمە ئەم دەستگا و ئەو پایانەی بە دوواداچوون و ڕقابەمان هەیە ئایا پێویستیمان بەوە هەیە کۆمپانیایەک لە دەرەوە حکوومەت گرێبەستی لەگەڵدا بکات تا بە دوواداچوونکە بۆ نەوت بۆ منە بۆ داهاتی نەوت سەرەتا بەناوی خوای گەورە زۆر سوپاس بۆ تۆ وەسڵاو لە بینەران لە ڕاستیە ئێمە لە یعنی مێژوویەکی ناڵێم زۆر دوور بەس چەند ساڵی پێشومان هەیە لەم جۆرە گرێبەست و لەگەڵ کۆمپانیای دەرەکی و کۆمپانیای ئیستیشارات و ڕاوێژکاری نێودەوڵەتی و یعنی ئەمە حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێی ڕاهاتون بەم جۆرە گرێبەست و هیچیش بەڕاستی تاوەکو ئێستا لە ڕووی ئێمە ڕاوێژکاری نێودەوڵەتیەوە سوودێکی ئۆتۆمان لە یعنی بەو شێوەیە بۆ هەرێمی کوردستان بۆ دەسەڵاتدارەتی بۆ سیستەمی ڕاستکردنەوەی سیستەمی دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستانە لەو جۆرە گرێبەست و لەو جۆرە هێنانی پسپۆڕی نێودەوڵەتی وەرنەگرتووە لەبەر دووشت یەکیانەوەیە دائیمەن چاکسازی و دەستپێکردنی پرۆسی چاکسازی بەو خەڵکانە کرێ کە ئاگادارن لە بار و دۆخ و ژینگەی ئەو وڵاتی کە تیایان واتە چاکسازیەکە لە خودی خۆیەوە مرۆڤ و دەسەڵاتداری و سیستەم ئەبێ دەست پێ بکات پاشان لە نێودەوڵەتی با بڵێن لە ڕووی نێودەوڵەتی و یارمەتی وەربگرێ واتە ئەبێ خۆت دەست پێ بکەیت و بە هاوکاری یەکەم هەری خۆت بی و دەستپێک هەر خۆت بی پاشان لە ڕووی نێودەوڵەتی و هاوکاری وەرگری دووهەم بەڕاستی ناشەفافی لە هەموو جونگەکانی دەسەڵات و ئابووری ئەم وڵاتەیە وای کردووە کە متمانەیەکی ئەو تۆ نەبێت بەوەی کە هەر کەسێک بێنی لە ناوخۆیان بیاخول لە دەرەوە بێت شتێکی ئەو تۆی پێ بکرێت نە ئەوان شتێکی ئەو تویان پێکرێت نە ئیرادەیەکی بەهێزی ژەیە بۆ ئەوەی ئێمە ئەو شەفافیەتە ئێمە بۆ خۆمان بۆ خەڵکی خۆمان شەفافنی اینجا نەخوازە بۆ خەڵکی دەرەوە لەبەرەوە یعنی من ئاڕاستی قسەکانم زۆر بە خاکیانە و بۆ ئەو کەسانی کە بینەرن ئەوەیە ئێمە دەستگای دیوانی چاودێریمان هەیە دەستگای پەرلەمانمان هەیە پەرلەمان لە کار خراوە کۆمەڵێ لەواتێ دەستگای تریژ هەبێ کە معنین بەم با بڵێن ئەوە لیژە ئەنجومەنی وزەیە معنین بەم بارودۆخە بەڵام بە شکل بەڕاستی و ئێمە دیوانی چاودێری ئەتوانین بڵین لە چەند ساڵی پێشووە یەک دوو جار شتی ئەکتیڤیان کردووە توانای ئەویان هەبووە کە لێپرسینەوە بە دوواداچوون بکەن و ڕاستیەکان بخەنە ڕوو بەڵام هەرەوەنە دەسەڵاتداران و سیستەمی دەسەڵاتداری لە وڵاتە زانیوێتی کەوا بەڕاستی باری ئەکەوێتە لێژی لەو ڕێگایەوە و ئەو کەسانەی کە شارەزای ناوخۆین باشتر ئەتوانن ڕاستیەکان بخەنە ڕوو بۆیە هەر زوو نیان هێشتووە و ڕێگایان لێگرتووە بوونە بە پەرج لە بەردەم ئەو هەوڵەیە من یعنی قسەکانم ئەمەیە ئێمە دیوانی ڕقابەی مالی لە هەرێمی کوردستانە بە هەولێر و بە سلێمانی و زۆر بە ئەکتیڤ ئەتوانن ئەم کارە بکەن و لە ناوخۆیە ئێمە پسپۆڕمان کەم نییە بەڕاستی بەڵام ئەوەی کە ڕێگرە خۆیانن سیستەمەکە خۆیان قسە لەسەر ئەوەش مەبەست چییە لە هێنانی ئەگەر نازانێت هەڵبەت لە پرسیارەکانی من دەبێت دواتر ئینشاءالله ڕووبەڕووی بەڕێستانی دەکەمەوە کاک عەبدولقادر لە ڕووی ڕەهەندی یاساییەوە لە کاتێکدا ئێمە خاوەنی کۆمەڵێ دەستگا و کۆمەڵێ ناوەندی ڕقابین لەسەر و هەمووشیانەوە پەرلەمان و دواتر دەستگای چاودێری مالی و دەستگاکانی ترکە کەمەک بەر لە ئێستا باسمان کرد ئیشکالێتێکی یاسایی هەیە لە کاتێکدا ئەمانە حزوریان هەیە تۆ بچی کۆمپانیا یا دەستگایشتر لە دەرەوە بهێنی تاوەکو چاودێری ناوەخۆی تۆ بکات سپاس بۆم دەرفەتە لە ڕووی قانونیەوە بە تەکید ئیشکالێتی قانونی هەیە چکە گەرێمە بگەڕێنەوە بۆ بابەتێک کە پەیوەندی بە مەبدەئی مەشروعیەت و
ڕقابەی شەرعیەتەوە هەیە لە هەموو نظامێکی قانونی و لە هەموو حکومەت و مؤسساتێکی دەوڵەتداریە پێویستە هەموو پەیکەرێک هەموو جومگەیەکی ئیداری پێویستە یاسایەک هەبێت کە ئەم یاسا تشکیلەکەی تحدید کردبێ و هەروەها لەناو ئەو یاسا ئەگەر یاسایەکی تریش بێت دەسەڵات و اختصاساتەکانی دیاریەکات واتە ناکرێت تۆ مؤسسەیەکردن هەبێ ئەم مؤسسە لە دەرەوەی جومگە قانونیەکانی پێکاتی دەسەڵاتی جێبەجێکردن مؤسسەی خۆی مەهمەکەی دیارە ئەمە ینی ڕێخۆشکردنیشی یاسایی یا ئاسانکردنیشی یاسایی نیە بۆ ئەوەی تۆ ئەمە دوای بڵین لە دوایە تووشی منازعی قانونی ئەبینەوە لەبەرەوە ناکرێت ئێمە مەهامی خۆی لە ئەسڵا مؤسساتی حکومی هەمووی بە قانون تحدید کرا و دەسەڵاتی دیاری کراوە و ئەم بابەتەش لە ضمنی اختصاصی کۆمەڵی مؤسسات هەیە لەبەرەوە ناکرێت تۆ حتا ئەگەر ئەم مؤسسە دەرەکیش نەبێ ناوەکیش بێ ناکرێت تۆ بێت ئەم اختصاصەکە قانون داوێتی بە مؤسسەیەکی ئیداری کاژێڕی ڕقابیە هەر شتێک تۆ ناوی لێنەی بێت ئەم مؤسسە بە قەرارێکی جێبەجێکردن وەربگریتەوە بیدەی بە مؤسسەیەکی تر چونکە ئەوە لێرە عیبی عدەم اختصاص دروستە بێت لە ڕووی قانونیەوە حتا ئەگەر ئێمە مؤسسەش واز لێبێنین فەرمانبەرمان هەیە فەرمانبەر کاتێک کە دائەمەزرێ لە وەزیفەیەکە کاتێک کە ئەمری تەعینبوونەکەی دەرئەچێ و کاتێک کە وەزیفەکەی تحدید ئەکرێ اختصاصی قانونی وەرەگرێ بۆ تەمشێکردنی ئەو ماوەڵانەی کە لە بەردەستیایەتی واتە گەر ڕۆژێکی پێش ئەوەی ئەمرەکەی بۆ دەربچێ و دەست بەکار ببێ ممارەسەی ئەو وەزیفە بکات کە ڕۆژی کە سبەینێ ممارەسەی ئەکا لە حاڵەتی وەزیفە قانونی اعتیبارێکا بە تەجاوزی دەسەڵات زۆر چاکە واتە ئەگەر فەرمانبەرێک نەتوانێت ممارەسەی وەزیفەیە بکا کاتێکە پێش تەعین بوون و دوای تەعین بوون واتە قانون سیفە تەوزی وەزیفەکەی ئاەتێ چۆن تۆ مؤسسێکی ئاوا گەورە کە پەیوەندی بە مالی عامی دەوڵەتێکەوە هەیە بە هەرێمێکەوە هەیە تۆ ئەیهێنی خەیتە بەردەم کۆمپانیایك لە کاتێکات من ئێستا دوایی بۆت باسەکەم کە چەند مؤسسەمانێ معنیە بەو بابەتە زۆر چاکە بەڵام خۆت دەزانی لە ئێستادا پەرلەمان کە دەستگای یاسادانانە پەچی کەوتووە ینی حکومت لەوەها کاتێکدا ناتوان لە ڕێی تەقنینی قوانین یان لە ڕێی دەرکردنی تعلیماتەوە نەخێر شێوێژی یاساییدا یاساکە خۆی تهدیدی کردووەمە ئیشی چێە واتە بە یاسایکی کە ئەتوانی تۆ ئەمە دەستکاری بکەیتەوە ئەجینا بە دەرلەوە دەسەڵاتی جێبەجێکردن تەنها ئیشی تەنفیزی قانونە واتە بۆی نییە بێت ئیشتیهات بکە قانونێک تعتیل بکە تەجویدی بکە هەمواری بکاتەوە نەخێر ئەو بۆی هەیە ئەوە کاروبارەڕەکانی ڕۆژانەی خۆی بەپێی ئەو یاسا جێبەجێ بکە کە تەنزیمی ئەو مؤسسەی کردووە ئەو دەسەڵاتی ئەوەی نییە بێت بێ ئەم اختصاصە لە مؤسسەی وەربگرێت و بیدا بە مؤسسەیەکی زۆر چاکە مامۆسای بەڕێز با منیش پرسیارێکی خاشیانە لە بەڕێزت بکەم بەڕێزە کۆمەڵە شتت باس کرد و کۆتایی قسەکانت لە پرسیاری یەکە من بەوە هێنا کە ئێمە فعلا لە ناوەخۆدا کۆمەڵی دەستگای معنیمان هەیە و کۆمەڵک کەوادر و کەسمان هەیە دەتوان ئەم ئیشە بکەن کە ئەم دەستگا دەیکا کەواتە بۆچی حکومت بەنابەت دەبا بۆ دەستگا کە لە دەرەوە کە ڕەنگە بە ئەندازەی بە نمونە دەستگای ڕقابەی مالی هەرێم مطلع نەبێ بۆی کە چی لە هەرێم دەگوزارێ پرسیارە خاشەکەم ئەوەیە بەفعلی مویەک لە ماستەدا هەیە گوریسێکی تایە چۆن گوریسەکە چییە؟ بێگومان بابەتی ئەم کۆمپانیا نێودەوڵەتیانە بێگومان ئەو کۆمپانیای کە بەڕێز باسی کرد ئەمە خبرەیەکی نێودەوڵەتی هەیە و چەند ساڵە و یەکێکە لە کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان لە بواری بەداچوونی ئیداری و خزمەتگوزاری ئیداری بۆ پێشکەشکردن بە حکوومات لە ساڵی 1945 بەڵێ ئەگەر هەڵە نەبم دامەزرا عریقن یعنی ئەمانە و حکوومەتی هەرێم کورت و مختصر لێ قەوماوە بەڕاستی و کەوتوتە زەلکاوێکی گەورە و ئاڵۆزی عقودی نەوتیەوە و بەڕاستی حکوومەتی هەرێم بە هەڵخەڵەتاوی بەو شیرینیانەی کە پێشتردایان 4 ملیار و 5 ملیار ئەمانە ئەم دوو دەسەڵاتە بۆ خۆیان دابەشیان کرد وەکو ئەوەی بڵێ میراتیەک بێت بۆیان مابێتەوە کەوتنە هەڵەی زۆر گەورە و لێنەکۆڵینەوە و ناشارەزایی لە گرێبەست یعنی تەنانەت ئەوان جاران من ناڵین بە شارەزامان نەبوو بەڵام پەلەپەلکردن لە با بڵین وەکو پێشبڕکێ و مسابقە لەگەڵ حکوومەتی بەغایە بۆ ئەوەی حکوومەتی بەغا پێشی ئەمان نەداتەوە بۆی ئەو کۆمپانیایانە سەرنجیان ڕانەکێشرێ بەرەو بەغا ئەمان خێراترکردنی پرۆسەکە
وقناعتیان وابوونەوە بەم شێوەیە ئەمێنێتەوە الحاڵ یعنی ورد نەبوونەوە و حساب نەکردن بۆ داهاتوو نەخوێندنەوەی بارودۆخەکە بەڕاستی وەکو لە مەساڵحی عام بەجۆرە کللانی بەردەمی خۆیان ببینن یعنی بەس ڕەچاوکردنی بەرژەوەندی حیزبی ئەوەی کە هەیان بووە پێش بڕکێکردن لەگەڵ حکوومەتی بەغا حکوومەتی بەغا زۆر بە شارەزایانە تر گرێبەستەکانی کردووە خۆ دیارە و ئەوەی کە کردوێتی ئەو بۆ ماوەی 15 ساڵ و 20 ساڵ و 10 ساڵ و ئەوانی کە کردوێتی ئێستا قازانجی لێ کردو حکومەت چونکە هەندێک گرێبەستی کردو بۆ بەرمیلی نەودانراوە بە 75 دلار لە کاتێک مەسەڵەن ئەزانین کە بە 40 دلارە بەڵام حکوومەت هەرێم نە گرێبەستی هاوبەشی کردووە ئەو خەدەماتی کردووە ئەمانەی حکوومەتی هەرێم تێکەوتووە و کەوتوتە ناو زلکایەوە وەکو قسەکانی سەردامتم یعنی حکوومەتی هەرێم زۆر قورسەلی دەرچێت بۆیە ئێستا کاتێک کە باسی ئەوواکە چەند نەوتەنێرین بە چەند ئەیفرۆشین هەموو لێکدانەوەکانەوەی ئەوەنە ملیارەمان دەسەکەوی ئەوەنە 100 ملیۆنەمان دەسەکەوی هەموو شتەکان وایە کە زۆر بە ئاسانیتوانی موچەی هاوڵاتیەکانمان بین بەڵام سیرەکەیت کاتێک کە ئێتە سەردانی موچە نیو موچەی پێنادرێت ڕوبع موچەیەکی وەنات ئەمە بابەتەکە چییە؟ ئەو مەساڵح حیزبیانی پێشوو کە ڕەچاو کراون لە گرێبەستەکانە کە تەطبیق کراون لەگەڵ ئەو کۆمپانیانەیە زۆر بە خەستی حکوومەتی هەرێم بە نەزانانە تێکەوتووە و شیرنیی زۆری دراوە پێ و لەبەر ئەو شیرنیە لێخۆشببوونی زۆر کراوە و ئاسانکاری زۆر کراوە بە کۆمپانیەکان ئێستا شکاوتەوە بەسەر حکوومەتی هەرێمە و لەوەی داناغازێمە و لەوانەی کە ئەو هەموو شەکوە منازعانی و دەوڵەتیانی کە هەبووە لە لەندەن و لەوە هەموو حکوومەتی هەرێم دۆڕانوێتی بەڕاستی و زۆر بە خراپی تێکەوتو ئێستا حکوومەتی هەرێم مەبەستەکە ئەمێ ئەم کۆمپانیا نێودەوڵەتیانە بۆیە نێتە ناو مۆزوعەکەەوە چونکە ئەزانێت ئەگەر دەستگای ناوخۆیی چاودێرێم بکە هەموو هەڵە گەورەکانی دەسەڵاتی کوردی بۆ دەرەکەوێت لەم بابەتەیە و هەموو گەندەڵەکانی بۆ دەرەکەی و ئەو شیرنیانە چی لێ هاتوون ئەمانە دەرەکەوێت ناوێ ئەمە دەرکەوێت و بەڕاستیش ئەوەی کە وەزیری نەوت کردوێتی بە هاوکاری بێگومان خۆی نی کردو ینی سیستەمی دەسەڵات لە وڵاتەیە کردوێتی لە ترۆپکی دەسەڵاتە ئەمە بەڕاستی کەوتونەتەنە ئەم بارودۆخۆ ئەیانوێ بەهۆی کۆمپانیای لەم جۆرەوە مشاوەری گەورە بکەن و لەڕین ئەو بابڵین دادگای نێودەوڵەتیانی کە معنین بەم شتانە منازعاتی نێودەوڵەتی کە من زۆر بواری قانونی شارەزانی بەس ئەیانوێ باری لاری خۆیان ڕاستکەنەوە و هەر چۆنێک بێت ئەو داهاتی کە ئەڵێ کەشفی داهاتە هەر کەشفی داهات نییە بەڕاستی ڕاستکردنەوەی باری لاری حکوومەتی هەرێمە لەو عقودانە کاتە بۆ ڕزگارکردنی حکوومەتی هەرێم هاتوولانیکەن لە بەرامبەر خەڵکەکە لە بەرامبەر من ئەڵێ لە بەرامبەر بێگومان لە بەرامبەرەوەی کە ئێستا خەڵک بەم شێوەیە قبول ناکات ناڕوات ئەم وەزعە چونکە تۆ هەموو مانگێک ئەبێ ئەو نوتەی فرۆشی بیکە بە خوڕی ئەم کۆمپانیانەیە کە عەقدی لەگەڵا کرد بەڵام مامۆستا خۆت باس لەوە کرد کە ڕۆژانە دیارە بڕی چەندنەوە دەفرۆشرێ و دیاریشە فعلن ئێمە لەو بڕەنەوتە چەندمان دەست دەکەین وازەحە بێگومان زۆر واز زۆر چاکانی ئەمە شتێکی زۆر ئالۆز نیستا بە و چوزانم حاسیبیەکە لەو مۆبایلەدا هەیە مە دەتوانێت یعنی یەک تێبینیەکی تریش یعنی ئەو نەوتی کە ئەژڵێن ئەوە نافرۆشتێ زیاتر ئەفرۆشتێ بێگومان شەفاف نییە حکوومەتی هەرێم لەوەی کە ئەڵێ لەبەر بەغابیان لەبەر هاوڵاتیانی خۆی بێت کەمترە لە ڕێژەی کەواتە کە حساب دیارە بۆ هەموو کەسێک لەم هەرێمی کوردستانە ئەم کۆمپانیایە دەتوانێت چی بکات لە حاڵەتێک وەهادە بەڵێ ئەم کۆمپانیانە بێگومان عریقن یعنی ئەم گرێبەستی کردویانە من ناڵێم یعنی دەتوانێت چۆن فریماندا بە کوردیەکە پرسیار بکەم لەمەیە ئەمان بۆ خۆیان بێگومان هەموو گرێبەستێک لە بەرامبەر کۆمەڵێک داهاتە بۆ ئەو کۆمپانیان ناوێ بەڵام لانی کەم ئەتوانێت ڕاوێژ بۆ حکوومەتی هەرێم بکات و هەندێک لەو عقودانی کە کراون کاتی خۆی حکوومەتی هەرێم فێر بکات چۆن منازعاتی ئیسیسماری نێودەوڵەتی لە ساڵحی خۆی بشکێنێتەوە بەڵام ئایا چەند سەرکەوتوە بێ ئەم کۆمپانیانە بێگومان دیارە بەپی وردەکارێکی من ئاگادار نیم لەو عقودان لەو عقدا چی وتراوە ینی لە بینی ئەم کۆمپانیا و حکوومەتی هەرێمە یعنی ئەبێت کۆمەڵێک بەڵێن درابێ لەلایەن ئەو کۆمپانیایەوە کە چۆن باری لاری حکوومەتی هەرێم لەو عقدانە ڕاستکاتەوە زۆر چاکە کەواتە ئەم کۆمپانیایە و وەکاری ئەم کۆمپانیایە لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە جێگەی ئیشکالە کەواتە دەکرێت ئێمە بە یاسا لە منتەڵقی قانیەوە لە ڕێگەی داواکاری گشتیەوە کارەکانی ئەم کۆمپانیانە هیچ دەبێت لەسەر کاغەز پەک پێ بکەین من ئەگەر دەرفەتە بێ لە 6 خاڵە لێ ئاماژە بەوە ئەدەم کە دەست بەکاربوونی ئەم کۆمپانیا
تعارض دروستەکە لەسەر ئەو مەهامە قانونیانە و کە بە قانون تهدید کراوە. یەکەم بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 1992 کە یاسای پەرلەمانی کوردستانە مادە 56 فقرە 6 ئەڵێ لەسەر پەرلەمانی کوردستان ئیش یەکێک لە اختصاسەکانی بریتە لە چاودێریکردنی کاروبارەکانی دەسەڵاتی جێبەجێکردن. باش ئەمەش لە ڕێگەی چیواکرێت لە ڕێگەی لیجانی پەرلەمانیەوەکرێت کە ئێمە لیژنەی کە ئەوەی کە تایبەت بێ بەم بوارە لیژنەی پێشەسازی و زەمان هەیە پێشەسازی و زە و سەرچاوە سروشتەکان هەروەها لیژنەی دەستپاکیمان هەیە. اختصاسی ئەم لیژنانە لە ڕووی قانونیەوە چین بریتین لە بەدواداچوون چاودێریکردن هەڵسەنگاندنی ڕەوشی کاری ئەو موەسساتانە. واتە ئەمە ئێمە لە ئاستی پەرلەمانە ئەم لیژنانە اختصاسیان بەدواداچوون چاودێریکردن هەڵسەنگاندنی کاروباری ئەم موەسساتانێ تەمان کە ئەڵە موەسسات مەبەستمێ لیژنەی پیشەسازی و وزە پەیوەندی بە وەزارەتی سامانە سروشتەکانەوە هەیە. لیژنەی دەستپاکیش بەشێکی هەر اختصاسی ئەچێتەوە ئەوێ واتە هەر لیژنێک و معنیە بە وەزارەتێکی معنی و تایبەتمەند. ئەوە قانون دەسەڵاتی پێداوەکەمە بکە کە بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەهێشتووە ئەم لیژنانە بکارانە بکە. ئەوە خاڵیەک. خاڵی دوو مادەی دوو کە یاسای ژمارەسەی ساڵی 1992 لە مادە 8 کە یاسای ئەنجومەنی وەزیران لە مادە 8 فقرەی 7 ئەڵێ چی ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی چییە؟ تەنفیذ القوانین واتە جێبەجێکردنی یاساکانە. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت تەجاوزی ئەمە بکات بێوێ یاسایەک تعدیل بکە یانی ئەمە قسەی مەوادی قانونیەکە جارێمە مەبەستمەوێ جارێ مقدمەیەک بۆ جوابی ئەوەی جەنابەت باس بکەم چونکە ئێمە ناتوانین ڕاستە وڵاتە زۆر جار ئێمە حەزەکەم ملاحەزەیەک باس بکەم کە زۆر جار باس لەوە کرێت کە کاکە یاساکەی لە وڵاتە هەیە فعلا لە ڕووی تطبیقی عملی یاسانیە بەڵام خۆ ئەکرێ ئێمە وەکو یاساییەک ئاماژە بە ئیشکالێتە قانونیەکانی میشە بکەین ناکرێت هەردابریشمەڵی یاسانێکەوەتە من ئاماژەی پێنادەم فعلا لەبەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنفیزی قوانینەکە بۆی نێت تەجاوزی قوانین بکات کاتێکە بۆ لیژانی پەرلەمانی مختصە بە ڕقابە و چاودێری موەسسەیەکە ئەو بڵێن ڕێگە نادەم بێ کۆمپانیاک بێ ئەمە بکات. ئەمە دوو. سێ ئێمە یاسای ژمارە 2 ساڵی 2015 یاسای سندوقی کوردستان بۆ داهاتنەوەی و گازەکانمان هەیە کە لە مادە 7 کە چەند فەقرەیە گرێتەوە لە دوو فەقرانە زۆر بەڕوونی ئەڵێ وردبینیکردنی جوڵەی گشت داهاتەکانی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ئەوە یەک. دوو مسۆگەرکردنی شەفافیت و درکاندن لە پرۆسەدارایەکان لە کاتی ئەنجامدانی ڕێکار و پرۆسەژمێرکاریەکان کە فعلەن بەپێ ئەو حاڵی کە لە سایتی ئەنجومەنی وەزیرانە هاتووە ئەو کۆمپانیا بەوەی کە لەوێ هاتووە ئەو ئیشەکات. بەڵام کێشەکە لەمایە ئەمە قانونیەکە دەرچۆ بۆ ئەمە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بەپێی ئیلتیزامەکەی خۆی لە مادە 8 فقرە 7 قانونیە ئەبێ ئەو تەنفیزی و قانون نەبکات نایکە. ئەمە سێ. خاڵێکی تر کە بریتە لە یاسای ژمارە 3 ساڵی 2011 دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان ئەویش لە مادە 3 و لە مادە 5 و لە مادە 9 بەڕوونی ئەڵێ لە مادە 3 فقرەیەکە ئاڵێ ئەم ئیشەم دەستەچێت بەرەنگاربوونەوەی گەندەڵی خۆپاراستن لێ کە ئەوەی شکل لە بۆ ئورەی گەندەڵی ئەمە یەک. هەر لە نەفسی مادە و لە فقرە دووەڵی پاڵپشتیکردنی پرەنسیپەکانی دەستپاکی شەفافیت لێپرسینەوە و بەرجەسەکردنی پرەنسیپی سەرۆری یاسا ئەوە دوو. لە مادە 5 ئاڵێ دەستە کار دەکات بۆ لێکۆڵینەوە لە کێشەکانی گەندەڵی و ڕەوانەکردنیان بۆ دادگای تایبەتمەند. لە مادەنەوە زۆر بەڕوونی لە فقرەیەکە ئاڵێکی چاودێریکردنی هەڵسوڕاندنی سامانی هەرێم و شێوازی بەڕێوەبردنی بە هاوکاری دیوانی چاودێری و موسسە هاوپەیوەندەکانی تر. منوە هەز دەکەم لەسەر کاغەز ئێمە کۆمەڵی دەستگامان هەیە ئەمە یاسایە قوڵەتێکی قانونی زۆریان هەیە بۆی ئەم وڵاتە نێڵم کەوێتە ناو بەتەکید ئێمە زۆرەوە. خاڵی پێنجەم یاسای ژمارە 9 ساڵی 2008 یاسای دیوانی چاودێری داراییمانەیە کە مامۆسای بەڕێز ئاماژەی پێدا لە مادە 9 لە فقرەیەکە ئەڵێ هەموو وەزارەت و ئیداراتی حکومی ملکەچن بۆ ڕقابەی دیوانی چاودێری دارێ واتە ئیسیسنایتیانە ئەوە یەک. لە مادە 11 ئەڵێ دیوانی ڕقابەی چاودێری مافی هەیە حەقی هەیە ئیطلاع بکە لەسەر هەموو جۆرە مەلەفاتێکی نهێنی و ئاشکرای هەموو جۆرە معاملاتێکی مالی کە حکومەت بیکات واتە ئەمەش دەسەڵاتێکی دێت. ئەخیر خاڵ بریتە لە یاسای داواکاری گشتی ژمارە 159 ساڵی 79 خۆشبەختانە ئەم فقرە کەمە لێرە باسی یەکەم لە یاسا ئەسلەکانی حکومەتی هەرێم خۆی بۆ ئیزافە کردو و تعدیلی کردووە. ئەڵێ چی
ئەڵێ لەو تعدیلە لە مادەی یەک خاڵیەکەمە ئەڵێ پاراستنی سیستەمی هەرێمی کوردستان و بنجینەکانی و ماڵ و سامانی گشتی لە چوارچێوەی چاودێری مەشروعیەت واتە مەشروعیەت واتە ملکەجبوونی هەموو مؤسساتی حکومی بۆ قانون کەواتە ئەم ڕقابەی مەشروعیەت دەکات بۆی هەیە لە هەر شوێنەکە کەزانی مخالفەی مەشروعیەتەکە تەدەخل بکە ئیشی لەسەر بکە واتە ئێمە زۆر یاسای کەشەیە بەس من ئێمە سێ دەستگامان هەیە قووەتی قانونیان لە پشتەکە دەتوانن دەوری ئەم کۆمپانیایە بگرن و ڕوبەڕووی مسائلەی قانونی بکەنەوە ئەمە ئیشی ئەم مؤسسەتە کە بە قانون تحدید کراوە واتە حکوومەتی هەرێمی کوردستان تەجاوزی کردووە لە هەموو ئەم یاسانەی کە من ئێستا بۆ جەنابتانم باس کرد هاتووە مؤسسەی جێناوە کە نە قانونێک هاتووە تحدیدی بکا بڵێ تۆ هەیت چکە وەکو بڵ ئەم جۆرە من هەستەکەم ئەمیشێکە حکوومەت کردوێتی وەکو چۆن بڵێ ئەگەر تەشبیهی بکەین بەلوویەکی سەرەتانی لە ناو جسمە کە ئەمە خازع نییە بۆ سیستەمی جسم ئەم کۆمپانیا خازع نییە بۆ قوانین و ئەنزیمە و تعلیماتی حکوومەتی هەرێمی زۆر چاک ئێمە گەر ئێستا قسە لەسەر داواکاری گشتی بکەین لە هەرێمی کوردستان لە ئێستادا داواکاری گشتی چی پێویستە هەڵبەت بەیانی دەوام نییە دوو بەیانی بۆ ئەوەی ناچاری بکەین داواک بجوڵێنێ بۆ ئەوی حکوومەت ڕوبەڕووی مسائلەی قانونی بکاتەوە ئێستا من وەکو هاوڵاتێک دەتوانم لێرە ڕاستەوە خۆ داواک ئاڕاستی داواکاری گشتی داواکاری گشتی مەهامی داواکاری گشتی بریتە لە تحریکی شەکوا تەڵان یەکێک لە ئیشەکانیان لەسەر بینایی چی آخر خۆی معلومەی دەستکەوێن هاوڵاتێک معلومەکەی پێبات هەر کەس پێبات ئێمە ئێستا توانین ڕاستەوخۆ ئەوە هەواڵەکە داواکاری گشتی ئەتوانێت تەدەخلی تیا بکات تحریکی شەکوای لەسەر بکە بە تەسبیب و بە تەبریری کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان قانون جێبەجێ نەکا هاتووە ئەم کۆمپانیای هێناوە من ملاحەزەیەکی زۆر دقیق لەسەر ئەم بابەتە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە ئاهەنگی ئیمزاکرد مەراسیمی ئیمزاکردنی عەقدەکە ئەو گرێبەستە دوو کەس لێ بوون ئەم دوو کەسە دەستیانە بەسرێ بە پێ ئەمە زۆر لا سیر بوو سەرۆکی دیوانی چاودێری دارایی سەرۆکی دەستەی دەستپاکی کە ئەمانە ئەم دوو کەسە ئەسڵەن ئەم گرێبەستە کە لێ کراوە ئەم گرێبەستە بە زمانی حال پیانەڵەن ئێوە بۆتان نیە قانونەکەش ئەو قانون و مؤسسەی کە ئێوە ئیشی لەسەرەکەن ئێوە ناتوانن تەدەخل لەم ئیشا بکەن بە بەرچاوی ئێوە ئەوە ئێمە ئیمزا لەگەڵ ئەم کۆمپانیاکەن ئێوەش دەسەڵاتانیە بەس بەداخەوان دانیشتبوو چەپڵیان لێدا بۆ ئیمزاکردنی گرێبەستەکە لە کاتێکە کە ئەمە ئەسڵەن تەجاوزکردن لەسەر دەسەڵاتی دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاکیش زۆر چاکە بەڵام داواکاری گشتی لێوە نەبووە هێشتا شەریعەتی داواکاری گشتی ماوە ئێمە دەتوانین لێرەوە داوا لە داواکاری گشتی بکەن کەلانی کەم دوو بەیانی دەوام نییە وەکو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان کە داوایەک بجوڵێن لە دژی یان لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان کە مخالفەیەکی گەورەی یاسایی کردووە کاتێک کە کۆمپانیایشی لە دەرەوەی ئەو یاسا و ڕێکارە یاساییانە کە لە هەرێمی کوردستان معمولانی کەم هێناوەتە هەرێمی کوردستان نازانین زین داواکاری گشتی چی دەکات بگەڕێمەوە لای تۆ لە کاتێکدا ئەم دەستگایانەی کە معنین بە مراقەبە بە ئەرشی خۆیان هەڵناسن بە وەزیفەی خۆیان هەڵناسن خۆیان چەپڵە لێ دەدەن بۆ ئیبتالکردنەوەی خۆیان وەکو دوێنێ بینیمان لانی کەم دوو لەو بەڕێزانی کە لەسەرەوەی دوو دەستگای گرنگی ئەم هەرێمە لەوێ بوون وە چەپڵیان لێداوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان مافی خۆی نییە تەکلیف لە دەرەوەی ئەمام کە تا بەو ئەرکە هەستن کە ئەمان لە ڕابردوودا پێی هەڵنەستاون بەڵێ خۆی بابەتەکە چییە ینی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەو دەستگایانی هەمانە بەڕاستی هیچیان سربەخۆیی تەواویان نیە ینی نەک سربەخۆی هەر سربەخۆ نین من لێرەوە ئەتوانم بڵێم ئەوەی کە پێڵێن دەستگای چاودێری دارایی ئەوەی کە پێڵێن دەستەی دەستپاکی ئەوەی پێڵێن دەستەی مافی مرۆڤ هەرچی لە وڵاتایە هەیە هەمووی بە حیزبی کراوە و هەمووی لەسەر ئەساسی محاسەسە و لەسەر ئەساسی منسوبیەت دامەزراوە و هەر ئەوەی کە عەبدولقادر باسی کرد کە لەوێ چەپڵ لێدە نیشانەی ئەوەیە کە ئەمانە بۆ خۆیان ئەڵێن کاکە ئێمە با موچەی خۆمان وەرگین دەست لە ئێمە مەدون ئێمە کێشەمان نییە لەگەڵ ئێوەیە یعنی ئەمە بۆ خۆی نیشانی ئەوەیە ئەم قسانە خۆش نیە بەڕاستی ئمە چینە بابە سیاسیەکەەوە بەس من ئێمەوە سەر بابە مالیەکەم ئەوەی کە لە ڕووی مالیەوە باوڵی مالی عامە داهاتمان هەیە و خەرجیمان هەیە داهاتەکان لەگەڵ خەرجەکان ئەبێ هەردوو لای شەفاف لەوەتی ئێمە لە وڵاتایین ئەم دوانە هیچی شەفاف نین و هەرچی هەمانە بەڕاستی لە موچەخۆر هیچی هەر نادیارە ئەوەی هەمانە وەرەگرین هەر نادیارە باج وەرەگرین هەر نادیارە
مثلا قەرزەکەین قەرزەکانمان نادیارە ئێستاش نازانین چەند قەرزاری تورکیاین حکوومەتی هەرێم بۆ خۆیڵێ ملیارێکە کەسێکی ترەڵێ 500 میلیۆنە یعنی هیچ شتێکمان دیار نییە خۆی داهات بریتە لە چی بریتە لەو قەرزانەی ئیکیت بریتە لەو باجانی کە لە ناوخۆوەرێکری پێڵەن داهاتی ناوخۆی و بریتە لەو شتانی کە پێوترێت دۆمین بریتە لە داهاتی سامانی سروشتی بریتە لە هەموو داهاتە سروشتیانی کە لەم وڵاتایە هێن هیچ شتێکمان ئێمە بەڕاستی ڕاست و ڕەوان دیارنێ مەگەر کەسێکی جوتیار بەس ئەوە نەبزانێ خۆی چەند بەرهەمێنێ ئەگینا بینیتەوە سەر ئاستی گشتی اقتصادی ئەم هەرێمی کوردستانە بە حکوومەتی هەرێم بڵێ جوتیارەکانمان چەند بەرهەمێنن ئەوەش ڕاست نییە بۆ لەبەر ئەوەیە هەموو دەستگاکانمان بە حیزبی کراوە و هیچ کەسێکە چیتە هەر شوێنێک ئێمە توێژەرین بۆ نمونە لە زانکۆ بچیتە هەر شوێنێک بڵێ داتای ڕاست و دروستم بەرێ نیەتی یان نیەتی یان ناداتی کەواتە تو داتا لە بەردەستانە بێ کەواتە شەفافیت نییە ئەم ناشەفافیە لەسەرەوە شۆڕبۆتەوە تاوەکو بچووکترین زۆر هەندێکەن بە تایبەتی لە ناو دەسەڵات قسە لەسەر ئەوە دەکەن کە هەندێک لەو دەستگا ڕقابیانە خراپ تەوزیف دەکرێن لە بەرامبەر حکوومەت خۆی لە بەرامبەر لایەنێک لە ناو حکوومەت خۆی کە باڵەدەستە لە ناو حکوومەت تەوزیفێکی سیاسی خراپ لەوە حاڵەتێکدا حکوومەت یا ئەو لایەنەی کە باڵەدەستە لە ناو حکوومەت مافی خۆی نییە کە ئەم دەستگایانە بە دەستگای باڵای ڕقابیش بن بیان خەتە پراوێزەوە مادەم بە ئیشە میهەنیەکی خۆیان هەڵاستن سەرۆکی و دەستگایانە هەر سەر بە و دەسەڵاتن کە خۆیان ئێستا یعنی هیچ دەستگایەکی گرنگمان نییە لە وڵاتەیە کە سەر بە یەکێک لەم دوو دەسەڵاتە نەبێت تەنها پەرلەمان بوو پەکیان خستووە و هەندێشتی کەم هەیە ینی وەزارەتەکان هەمووی دەسەڵاتیان لێ سندراوەتەوە هیچی دەسەڵاتی تەواوی نییە لەبەرەوە ئێستا ینی هەموو ئەگەر سەرۆکی دیوانی چاودێری دارایش بگری هەر یەکێکە لەم دوو دەسەڵاتە ینی سەر بە یەکێک لەم دوو حیزبەیە با بژڵی بێلایەنم ئەمە لە هیچ قاموسێکا جێ نابێتەوە هەر کەسێک لە وڵاتایە بڵێ من بێلایەن و سەرۆکی دەستگایەکی گرنگی ئەم وڵاتە بێت شتی وەمان نییە لە هەرێمی کوردستانە بە حکمی ئەوەی ئێمە لە ماوەی 25 ساڵە لەم سیستەمی دەسەڵاتی کوردی کاری لەسەر ئەوە کردو هەموو هێلکەکان بخاتەوە سەربەتەی خۆی ینی هەمووی لای خۆی کۆ بکاتەوە و ئەوەش ئیشی پێێتی بەڵام ئێستا بۆچی ئیشەکان بەمانە ناکات بۆ لە بروی لە ناو ئەم دەستگایانەیە خەڵکێک هەیە ڕاستەکانە خاتە ڕوو لە ناو دەستگاکانە ناڵین لە ترۆپکی دەستگاکانە لە سەرەوەی دەستگاکان خەڵکێک هەیە و ئەمەمان بە ئاشکرا لە 2011 و 2012 کاتێ هەنێک دۆسیە جوڵە هەندێک معلومات هاتە دەرەوە بۆ هاوڵاتیان و تەنانەت بۆ هۆی جاری وایە ئێمە کە باسی ئەو مزاهرە ناکەین هەندێکی هۆکارەکەی ئەوە بوو کە هەندێک لەو معلوماتانە زۆر بە شەفافی هاتنە دەرەوە بەڵام بێگومان دزیان پێکراوەوە ئەمە بەباشی ئەزاندرێت لە ئەنجامی تەکەتولی ناو حیزبەکانە ئەمە دروستە بێگینە هەر سەر بۆ حیزبانە نەو خەڵکە لە ئەنجامی ڕقبەرقەیە بەڵام ئەمان ئێستا کەێن دەستگایەکی نێودەوڵەتیان نم دەستگای نێودەوڵەتیانە ناڵێم دەستەمۆی خۆیان بەڵام بەڕاستی لە ڕووی منازعاتی نێودەوڵەتی ئەمان نایان مخاتەبی هاوڵاتی بکەن ئەمان معلومات نایان بە هاوڵاتی و معلومات یەنەوە بە حکوومەتی هەرێم خۆی و بەو با بڵین شوێنانی کەوا معنی زۆر چاکە ماوەسای بەڕێز ئەم کۆمپانیایەکی ئەمریکیان لانێکم لە ئەمریکادا مزراوە دیلۆتی خۆی متهمە بە تێوەگران لە کۆمەڵێ گەندەڵی لە کۆمەڵێ مەلەف لە چەندی وڵات حتا لە خودی وڵاتیەکانی ئەمریکا ینی متهم بە بەوەی کە پارەی سپی کردوتۆ بۆ کۆمەڵێ باندی ینی تەنانەت تلیاک فرۆشی حتا بڵێن لە ئیتالیا لە لوبنە لە دوبەی چزانم لە سعودیا تەنانەت شوکارەکانی قەدەغە کراوە کە وڵاتیشی گەورەی نەوتە بەڕاست ئێمە دەتوانین لەگەڵ وها کۆمپانیا کە خۆی متهم بێ بە گەندەڵی بە تێوەگرە لە گەندەڵی ڕوبەڕووی گەندەڵی بینەوە شەڕی گەندەڵی بکەین خۆی حکوومەتی هەرێم پێویستی بەم جۆرەیە لە دەستگای نێودەوڵەتی ئێمە من ئەزانم تا ئێستا 3 داوای قەزایی لەسەر ئەم کۆمپانیایە داوای قەزایی جددی کە سپیکردنەوەی پارە لە ساڵحی هەندێک با بڵێن جیهاتینە ئەو حکوومەتانی کە ئیشی بۆ کردوون ئێستا حکوومەتی هەرێم زۆر دوور نییە ینی لە ڕێ ئەم دەستگایەوە کە ئاوا مێژوویەکی ڕاستە عریقە ڕاستە خیبرەیەکی گەورەی هەیە ڕاستە ینی ڕێپێدراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەڵام بەفعلی حکوومەتی هەرێم پێویستی بەم جۆرە لە دەستگا هەیە و تەنانەت ئێمە بێ بزانین حکوومەتی هەرێم ئەو عقودانەی نەوت کە کراوە تاوەکو ئێستا لەگەڵ هەندێک لەو کۆمپانیانە کە کردوێتی کۆمپانیاکان بۆ حکوومەتی هەرێمی ئەپۆشن تا ئێستا هیچ کۆمپانیایەک نەیوتوە من ئەوە نەشیرینی ماوە و لە فڵانە شوێندانراوە و بەو شێوەیە یعنی هەویش هاوکاری ئەو کۆمپانیانی کە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێما کردووە ئەوانش هاوکاری حکوومەتی هەرێمن و ئەمە مەساڵحی مشتەرەکە لە بینی چونکە کۆمپانیا بە دوای مەسلحەتی خۆیان گەڕێ
ئەو هیچ پەیوەندی بەوە نیە هاوڵاتی داوای شەفافیت و داوای داهات و داوای چی و چیەکات و داوای واکە مەسلحەتی خۆی لەکوێیە هەموو مانگێک 75 میلیۆن دلار بۆ ئەم کۆمپانیا و 10 میلیۆن دلار بۆ ئەم کۆمپانیا و 15 میلیۆن دلار بۆ ئەم کۆمپانیا ئەوەنەیان بەسەوە مەسلحەتی خۆیان لەمایە ئەبینەوە نەک لەوەی کە هاوڵاتی ئەو وڵاتانە چی ئەڵێن و کامە لە بەرژەوەندیانەوە بە فعلیش بەرژەوەندی لەکوێیە بێ ئەم کۆمپانیانە لەوێن زۆر چاکە و بەدەلیلی چی بەدەلیلی ئەوەی ئەم کۆمپانیانی کە نەوت بەرهەم بۆ بەرهێنانەکەن لە بواری نەوتە لە هەرێمی کوردستان تیکەی زۆر چەور هەبوو لە خوار بەغا و لە بەسڕەوانە بەڵام وازیان لەوەی هێنا بۆ حکوومەتی هەرێم دیارە ئەمە ئێرە زۆر چەورتر زۆر چاکە کاک عەبدولقادر لە غیابی ئەو دەستگایانەی لە هەرێمی کوردستان معنی بە مراقبە و بە تەدقیق ئەم کۆمپانیا ئێستا معنیە بە تەدقیق و مراقبەی داهاتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان ئەی چێ مراقبە و عملی تەدقیق لەگەڵ ئەو زانیاریانە دەکات لە هەرێمی کوردستان لە ڕووی قانونی و هەڵبەت کە ئەم کۆمپانیا پێ هەڵدەستێت ئەمەش بۆ خۆی ئیشکال نییە ئێمە نیمانە چونکەم کۆمپانیا هاتوو ڕۆڵی هەموو ئەو خاڵانە ئەبینە کەمە ئێستا عەرزی جەنابتم کەەوە ئەی چی مراقبەی ئەم دەکات ئیشکالتە قانونەکە لەوایە کە مەسەرەن ئەم کۆمپانیا معلومات لە وەزارەتی سامانە سروشتەکان وەرەگرێ ئەیدا بە حکوومەتی هەرێمی کوردستان و تەدقیقێکە واتە بەو ئەوەی من معلوماتم هەبێت لەسەر نازان بە دقیقن 100% کە ئایا وان چکە من لە بۆ حسابێکە زۆر دقیق معلوماتی تەواو نییە بەڵام ئەوەندەی من بزانم چکە ئەم هێنانی ئەم کۆمپانیا و ئینزاکردنی ئەم گرێ بەستەواتە تۆ ئەم مؤسسانەی تر کە معنین بەم بابەتە ئۆتۆماتیکی ئیشیان نامێنێتر وفعلا لە ساڵانی پێشوشە ئەمانە ئیشیان نەبووە وەنایانتوانیوە نە پەرلەمانی کوردستان وەکو سوڵتان ڕقابیەکەی نە دیوانی ڕقابەی مالیە نە دەسەی دەستپاکی کەس نەیتوانێت بچێتە ناو ئەم مؤسسەی کە ناوی وەزارەتی سامانە سروشتیەکانە و بزانێ ئایا لە ناو ئەم مؤسسە نەبوو بەڕێزێک ئاشتی هەورامی خۆی و ژانتایەکەی ئەوە ئێمە لە ڕۆقانونیەکەی و پێی ئەڵێن مؤسسە چونکە وەزارەتێکە و ناوی وەزارەتێکە بەڵام لە ناو مەحتەوای ئەم وەزارەتە چی هەیە و چی نییە ئەوە فعلا نییە بۆیە ئەم وەزع گەیوەتە ئەم نەتیجە کێشەکە لەمایە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەدەستی خۆی مؤسساتە ڕقابیەکانی والیە کردووە کە خەڵک متوانی پیان نەبێ وەنەی هێشتۆ ئیش بکەن ئێستا هاتووە مؤسسەیەکی تری هێناوە کە لانی کەم ئەگەر ئەمانە وەکو مامۆساش باسی کرد ئەگەر لە ضمنی عملی تەدقیقیشا هەندێک مەلەفاتیشان بێتە بەردەست ئەوە دزە ناکا بۆ دەرەوە بەڵکو لەگەڵ حکومەت خۆیان و لەبەینی سامانە سروشتەکان حکومەتی هەرێمی کوردستان و دوایی معلومەیەک بڵاوەکرێتەوە کە بە موافقەتی حکومەتی هەرێمی کوردستان بڵاوەکرێتەوە زۆر چاکە کاک عەبدولقادر بەڕای بەڕێزت تەمان ئەم کۆمپانیایە داتا و زانیاری لە وەزارەتی سامانە سروشتیەکان وەردەگرێت معلومات داتا و زانیاریە لە دەرەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان وەرناگریان نیەتی تاوەکو ناتوانانی وەری بێت بەڵێ ناتوانانی وەری بێت کەواتە ئیزافەی چی دەبێت بەتایبەتی کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەتوانێت داتا بدە و دەتوانێت نەشیدا یا ئەوەی کە خۆی دەیەوێ بە شێوەیەکی ئینتیقائی ئەوە بدا کە دەیەوێت خۆی ئەم کۆمپانیا کە هاتووە بڵین لەبەرەوەی ئەم کۆمپانیا دەسەڵاتەکانی بە قانون دیاری نەکراوە لە وڵاتی ئێمە و ئەگەر مەسەلەن تەرەفی بەرامبەر کە وەزارەتی سامانە سروشتەکان و هەر مؤسسەیەکی تر ئەگەر ئیمتیناعی کرد لەوەی کە معلومەیەک بات یان ئەگەر معلومەیەکی نەدا و ئەمیش پێی نەزانی یان هاوکار نەبوو لەگەڵە چکە ئەوان بەڕاستی لەوە چێ بەو دەقیقی کە هاوڵاتیەک و فەرمانبەرێکی ئەم وڵاتە و مامۆسایەکی پسپۆڕی تایبەتمەندی ئەم بوارە معلوماتی لەسەری هەیە ئەوان لەم بوردەکاری لەم بوردەکاری نازانن زیاتر ئەوان ئەتوانم بڵێم ئەو کار لەسەر ئەو معلوماتانەکەن کە ئەمان پیان ئەدەن حتمما کاتێک کە ئەمان معلومەیەکیان پێدەن لەو حاڵەتە ئەوانیش دیراسی و معلومەکەن و ئیشی لەسەرەکەن نەتیجەکە یەک فەرقەیە کاتێک کە کۆمپانیایەکی وەکو کە جەنابتان باسان کرد کۆمپانیایکی عریقە کە راپۆرتی بڵاوەکاتەوەڵێ بەڵێ ئەم حسابات و کتاباتەی وەزارەتی سامانە سروشتەکان شەفافە جیاوازە لەوەی کە ڕقابەی مالیە بڵێ شەفافە چکۆ بۆ خەڵگەڵە کاکە خۆ ڕقابەی مالیە خەڵکی خۆتی دیایە بووی ئەو لانیکەم ئەم عزرە بۆ خۆیان توڵە کاکە خۆ خەڵکیی بیانین ئەڵێن شەفاف من نەموتووە فەرمابەری من نەیوتووە ئەمانە ئەڵێن بەس پێش ئەمەلەکە پێشەوەی ئەما بیڵێن ئەم معلومە لەکوێوە هاتووە بەڵام ئێستا خەڵکی دەڵێن حکومەتی خۆی کە تۆمەتبارە متتەهمە بەوەی کە گەندەڵە ناشەفافە و معنیە بەوەی کە بۆ خەڵکو بۆ دەستگا معنیەکان ئەوە ڕوون کاتەوە کە ئەمە وانە چۆن دەکرێت ئەم حکومەتە خۆی بچێ ینی دەستگایەک بهێنێ بۆ سەلماندنی ئەوەی کە خۆی تاوانبار نییە ئایا بۆ ئەمە
پێویست نەبوو لە دەرەوەی حکوومەت ئەم کارە بکرێ حتا ئەگە لەگەڵ کۆمپانیایشی دەرەوەش بووایە بەتەکیید لەبەرەوە حکوومەت کەوتۆتە واقعەکەوە بڵین وەک چۆن ماسێک لە تۆڕەکە ئاڵێ هەرچی ئەجوڵێ ئەوەی کە دۆخەکەی خراپتر دەبێت مشکلەکەی حکوومەت بڵین بەم واقعی کە ئێستا تێکەوتووە بەردەوام نەک لەنا وەرە سەیری هەموو قەرارانە بکە کە لە مانگی دووەم ساڵە دەری کردووە هەمووی وای کردو حکوومەت ئەوەی کە گرمۆڵە بووە بڵێ خۆشی نازانێت چی ئەکات ئەسڵەن ئەوەی کە حکوومەت ئێستا حسابی بۆ ناکە و بۆی ناگەڕێتەوە بریتە لە قانون لەبەر ئەوەی کە خۆی ئێوێ کە خۆی قەنەعەتی پێیەتی ئەوە ئەکا من سەیرم لێ من لە مقابلێکی کەشا باسم کرد بەڕاستی ئەڵێم ئەو ڕاوێژکارە یاسایی و قانونیانەی کە لە حکوومەت یاریمی کوردستانە داوام بەداخەوم کە هەندێکیان هەڵگری بڕوانامەی دکتۆران کە ئەسڵەن ئەم کەسە کە خۆی دکتۆرای لە بابەتێکە هێناوە قەرارێکە خوێنێتەوە کە سوورە زانێم قەرارە مخالفی قانون ئەشی خوێنێتەوە ئێمە ئیشکالێتمان لەوایە ئەو کەسانی کە ڕاوێژکارن لە وەزارەتەکان لە ئەنجومەنی وەزیران ما احتراماتم ئەوەندەی کە مجاملەی مەسئولەکەی سەر و خۆیانەکەن ئەوەندە نایکەن ئەوەنەی ئەگەڕێن حیلێکی قانونی بدۆستنەوە کە زۆر مثلەن ئەگەر ئیشکالەتی قانونیشی بان بەلایەنەوە گرنگ نیە بەس چۆنڵی ئاوە ڕتوشێکی قانونی بۆ ئەکەن بۆ مەسئولەکان ئەوەندەڵان کاکەم فعلەی تۆ ئەتێبیکە قانونی نییە نابێ بیکەیت خۆ ئیشکالەکە لەمایە ئێمە ئەوانشی کە ڕاوێژکاری قانونیان حسابینیان مثلەن ئابوورینیان ئیدارین ئەوانیش وەک پێویست بەڵین وەک پێویست ئیتر لە نەبوونی خیبرەوەیە یاخود لەوەیە کە لە کورسی و پۆست و ماسەبی خۆیان نەترسن یاخود لەوەی کە ئەنوێ مجاملەی سەر و خۆیان بکەن وای کردووە حکوومەت یاریم ئەوەندەی کە کەوتوتە ناوە حتما ئەمەش یەکێکی تر لەو بیرۆکانی کە بە حساب حکوومەت بێ خۆی ئینقازکە لە ماقعەیەکە تێکەوتووە بەڵام من بڕوام وایە لە ڕووی قانونیەوە و لە ڕووی متمانی خەڵکو ئەوەی کە ئەچێتە ناو قوڵایی و ناو تێوەگلان لە هەندێک مەسایلی تریش زۆر چاکە مامۆسای بەڕست خۆ دەزانین لەم خولەی ئێستای پەرلەمانی کوردستان سندوقێک دامەزرێنرا دانرا بە ناوی سندوقی داهاتەکانی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بەڕای بەڕێزت تاوەکو هەڵبەت شەفافیت هەبێ و دوورکەوینەوە لە تۆمەتبارکردنی یەکتری بە گەندەڵی لە پرسی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بەڕای بەڕێزت شیاوتر نەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سندوقە پەککەوتووە تەفعیل کاتەوە ئەکتیڤ کاتەوە نەوەک پەنابرێ بۆ کۆمپانیا کە لە ئەسڵا خۆی متهمە بە گەندەڵی بەڵەخۆی بەڕاستی ئەو سندوقی نەوتە شتێکی زۆر باش بووە ئەو یاسا و ینی ئەکتیڤکردنی ئەوە بەڕاستی لە قازانجی بۆکو چۆنەڵی خەڵک کەسەکانە نەبوو لە قازانجی گشتیا بوو بۆ لەبەرەوەی بەپی یاسا ئەو سندوقە ئەوایە بەشینەوەکانی داهاتوشی تیا وایە بۆ گرنگی بە تەنیمی مستەدامە بدایە گەشە پێدانی بەردەوام و نەوەکانی داهات و سوودمەند دەبوون لە نەوت و هەموو پارەکە لە ئێستا سەرف ناکرا و گرنگیە درا بە داهاتە ناوخۆییەکان بە کەرتی کشتتوکاڵ بە کەرتی پیشەسازی و لەو ڕێگایەوە داهاتەکان هەمە جۆرەکرا ئەوەی لەو یاسایانەیە هەبوو کە تایبەتن بە سندوقی با بڵین نەوت و ئەوەی کە ناونراوە ینی بەداخەوە تەفعیل نەکراوە نەکرا بە بەشێک لە پرۆسی چاکسازی و لەنا ئەوەیە با بڵێن جێ بکرێتەوە و پەرلەمان بمێنێ و هەموو دەستگاکانی تریش ئیشی خۆیان بکەن ئەگەنێ من پێویستمان بە نەهاو بەشینە و دەوڵەتی و نە کۆمپانیا و نەدەوڵەتی و تەنانەت ئەوەی حکوومەتی هەرێم کردی لەگەڵ IMF و لەگەڵ بانکی نێودەوڵەتیە کە بانکی نێودەوڵەتی بێگومانیێک لە مەرجەکانی وەیە بێ داهاتی شەفاف بێ داهاتیش چۆن شەفافە بێ هاتوو کۆمپانیایەکی دۆزیوەتەوە بە دڵی خۆی و ئەم کۆمپانیایە لە تحکیمی منازعاتی نێودەوڵەتیە بەڵێ ناوی هەیە ڕاستە و ئەتوانێت داهات شەفافکە بەڵام هەروەکو چۆن کۆمپانیا نەوتیەکان چۆنن ئەمانەش هەر نێودەوڵەتین و ئەم دەستگا ئەم کۆمپانیایش هەر بە هەمان شێوە ینی ڕاستە لە ڕووی نێودەوڵەتیەوە با بڵێن خیبرەیەکی نێودەوڵەتیە و لەواچێ سیقەیەکی نێودەوڵەتی هەبێ بە تایبەتی لای بانکی نێودەوڵەتی بەڵام بە فعلی حکوومەتی هەرێم لەم ڕێگایە و زیرەکانە دوو هەدەفە پێکە یەکیانەوەیە چاوبەستەکی لە ناوخۆ کات لە ڕای گشتی ناوخۆ کە بەڵێەوە تا ئێمە ڕاستە پەرلەمان کاران نییە دەستگاکان کارانین بەڵام ئێمە توانیمانە بۆ پرۆسی چاکسازی ڕێگای تر بدۆزینەوە دووەمیش چاوبەستەکێکە لە ڕای نێودەوڵەتی وەکو هاوکاری بەڕێزم باسی کرد ڕای نێودەوڵەتی بە تایبەتی بانکی نێودەوڵەتی کە ساڵی پار بە تایبەتی لەم چەند مانگی پێشووا بوو داوای ئەوەی لێکرا کە هاوکار بێت لە چاکسازی لە حکوومەتی هەرێما بە ئومێدی ئەوەی لەو هاوکاریانی بانکی نێودەوڵەتی و IMF سندوقی نەختی نێودەوڵەتی یا بە عێراق حکوومەتی هەرێمیش بەشی هەبێ وی حکوومەتی هەرێم هات ئەو ئەنی بەشداری پێکرد لە پرۆسی چاکسازی کە
من پێڵم بەناو چاکسازی بەڕاستی بۆ ئەوەی زیێ مستەفید بێ لەو پارەیە حکوومەتی هەرێم ئەمە لەواچی هەنگاوێک بێ باش بێ بەڵام چەندێ بە قازان جشکێتەوە بۆ خەڵک ئەوە ئێمە هیچمان نبینیوە ئەم پرۆسە چاکسازیە مەرجێکی ئەوە بوو کە بەڕاستی بێ داهات شەفا بێت لەم ڕێگایە حکوومەتی هەرێم زیرەکانە دوو نیشانەی بە یەک ڕاستی کەواتە ئەوەی دوێنێ ڕوویدا لە درێژەی ئەوەیە کە لە چوارچەوەی ڕێکەوتن لەگەڵ بانکی نێودوڵەتی بێگومانە بێت داهات شەفاف یەکێک لە ڕێکەوتنەکە ئەوەی کە با بڵێن بانکی نێودوڵەتی مەرجی ئەوە بوو بۆ ئەوەی هاوبەش بێت لە چاکسازی لە حکوومەتی هەرێماوە چۆن لە عێراقا هاوبەشە پێویستە داهاتەکان شەفاف بەڵام حکوومەتی هەرێم یان ئەوانەی داکوشی لە حکوومەتی هەرێم دەکەن پێیان وایە ئەو هەنگاوی حکوومەتی هەرێم پایەکانی شەفافیت لە چوارچێوەی سیستەمیش ئەخلاقی لە هەرێمی کوردستان تونند و تۆڵ دەکە هاوڕای لەگەڵ مەسەیە پایەکانی شەفافیت و چاکسازی بە خەڵکی چاکسازەکرێ بەڕاستی بە خەڵکی شەفافەکرێ ئێمە لە بەردەم کۆمەڵێ بەرپرسین کە لە ماوەی 25 ساڵە لێون لە ناشەفافیت و لە فەساد و لە گەندەڵی یعنی چۆن بمانە وەکو کورد دەڵێ المصلح يصلح والفاسد يفسد يعني بە خەڵکی گەندەڵ بەڕاستی ئیسلاح ناکرێ بە خەڵکی ناشەفاف قەت شەفافیت چونکە هەموو شەفافیتێک زەرری خۆیانی تایە هیچ کەسێک نییە بەم شێوەی ئەمان بێت زەرر لە بەرژەوەندەکانی خۆی بات وە داهاتەکان شەفافکە چونکە گەر داهاتەکان شەفافکە هەموو گەندەڵەکانی خۆیان دەرێت خەرجیەکان شەفافکە هەموو گەندەڵەکانی خۆیان دەرەکەوە لە بەردەم موسائلەیەکی هەم نێودەوڵەتیا بن و هەم موسائلەیەکی ناوخۆیش زۆر چاکە کاک عەبدولقادر قسە و داواکاری ئەوە هەیە لەلایەن کۆمەڵی پارلەمانتار و هەوڵی شەیە کە پەرلەمان دانیشتەکانی خۆی دەست پێ بکاتەوە چ لە هەولێر بێ یان لە هەر شوێنێکی دیکەی هەرێمی کوردستان بێ کە بە ژوورەی پێڕە و یاسای ناوخۆی پەرلەمان پێم وایە دروستدا پەرلەمان لە هەر شوێنە بیەوێ کۆ ببێتەوە ئەگەر دانیشتنیشی وەها کرات پەرلەمانتاران پەرلەمانی کوردستان دەتوانێت موسائلەی قانونی بکە لە بەرامبەر ئەوەی کە لە دوێنێ ڕوویدا بەتەکید چونکە پەرلەمانی کوردستان سوڵتەیەکی ڕقابی هەیە و ئەتوانێت موسائلەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەبەر خۆی متمانی پێداوە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە تا خوارەوە و ئەتوانێت لێکۆڵینەوەی لەسەر بکە و لە ڕێگەی لیژنەکانی خۆی ئەتوانێت متابعە لەو بابەتە بکە بەدووادا چون بکە چونکە ئێمە بیرمان نەچێت ئاماژەمان بەوە کرد کە ئەم کۆمپانیا ئەگەر وەک مامەساژ باسی کرد بێوێت وەک لایەنێکی بێلایەن بێوێت جۆرێک لە شەفافیەتی حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکانی شانبا لەویا بەڵام ئێمە لەو سوڵتە ڕقابیانێک کە باسمان کرد پەرلەمان جیای لە دەسەڵاتی تەنفیزی خۆتان نەزان لە دەسەڵاتی دیموکراسیەت و پێشکەوتووە دەسەڵاتەکان جیاوازن لە یەکتری و لە یەکتری جیاکراونەتەوە کاتێک کە تۆ سوڵتەیەکی تەشریعیتەیە کە ڕقابەی موسسەیەکی تەنفیزی ئەکا کاتێک کە ئەمشایەتی بۆ با پێویست بۆ ناکە تۆ کۆمپانیاک بێشە ئەمشایەتێت بۆ بە ئەمە یەک دوو وە کاتێک کە سوڵتەیەکی قەزاییتەیە کە داواکاری گشتی و لە زمانی سوڵتەی قەزاییە ئیمش بە هەمان شێوە کاتێک کە ئەمیش کاتێک کە ڕقابە ئەکا و قەناعەتی بە واقعەکەی تر ئەو کاتە ئیشکالێ لە خۆی دوورەخاتەوە ئەگە ئێمە ئەم بۆ ئەم حاڵی ساغلەم قسە ئەەکەین بۆ حاڵتە ناکەین کە بەڕاستی لە هەرێمی کوردستان وەک مامەسەش ئاماژی پێدا تەواوی جونگەکان بە محاسسەی حیزبی دانراون لەبەرەوە بۆیە ئێمە نە سوڵتەی قەزایی ئەتوانێت ڕۆڵ ببینێت نە سوڵتەی مەسەلەن ئەو دیوانی چاودێری و ڕقابی مالیە ئەتوان وەک پێویست ڕۆڵ ببین حتا ئێساگەر سەرنج بین بەپێی واقعەکە مەسەلە لە سلێمانی جۆرێک لە دەسەڵاتی داواکاری گشتی و ڕقابەی مالی ئەکتیڤن بەڵام بوونە لە هەورێ و لە دووەکە ئەو ئەکتیڤەی کە لێرە هەیە لەوێ نییە زۆر چاکە من توخوا لێرە پرسیارێک مادام جارش کە باسی داواکاری گشتیت کردەوە بال هەولێر گەڕین لێرە لە سلەیمانی لە ڕووی یاساییەوە داواکاری گشتی ئەتوانێت داوا بچۆڵێنێ بەتەکید من لە نزیکەوە لەگەڵ داواکاری گشتی سلێمانیا ئاگام لیانە و بەڕاستیش ئەو بەڕێزانی کە لەوێن من زۆر جار ئەڕۆم بەردەوام سەرمێزەکان پڕە لە مەلەف و بەردەوام تحریکی شەکواکەن بەڵام حەزەکەم ئەوە بڵێم کە داواکاری گشتی کاتێک کە تحریکی شەکواکە و کاتێک کە شەکواکە تۆمارەکرێ ئەتوانم بڵێم ڕۆلی وەکو ڕۆلی هاوڵاتێکی سادەی لێیتر واتن داواکاری گشتی سەلاحیەتی ئەوەی نییە ئەمری بالقەبض بۆ کەسێ دەرکات داواکاری گشتی پۆلیسی نییە داواکاری گشتی سوڵتەی ئەوەی نییە ئەمر دەرکات تەنها ئەم شەکوا ئوسوڵە قانونیەکەی وەرەگرێت ژێنباری مەسئولیەتە قانونیەکە ئەم تەنها تحریکی شەکواکە ئەکا لە ضمنی مەراحلی تحقیقیشا ڕقابەی بەڕێوەچوونی شەکواکە کە ئەگەر خۆی کردوێت یان هاوڵاتیە کردوێتی بەڵام چی ئەەکەی لەوەی کاتێک کە دەسەڵاتی
بۆ دەسەڵاتی دادوەری وەک پێویست ناتوانێت یان مەجای نییە یان مەجبواری پێنادرێت کە بڕوات مەسەرەن کاتێک کە بڕیاری دەستگیرکردنی مەسئولێکی گەورە دەرەچێت کە کەس نییە جێبەجێ بکە. ئێمە زۆر جار بینیوانە لە ڕاگەیەنەکانەوە کە فڵان مەسئول هەیە کە ئەمە ئەمری بالقەبزی هەیە، بەڵام بە ئەمرێکی وەزیری ناوخۆ ئەڵێ کەس بۆی نییە ئەم کەسە بگرێت. بۆ مادەیەکی قانونی ناوتوەڵێ وەرگرتنی موافقەتی مەرجع بەپێی قانون پێویستە بۆ دەستگیرکردنی ئەم کەسە. وەزیر ئەم موافقەتە ناکا بۆی کە کەسەکە دەستگیر بکرێت کە لە مستەوایکی ئیداری بەقوتێکی قانونی فعلەن ئەو مادەیەکی قانونیە کە ئەو هاتوتە مەسووکی پێوەکە. لەبەرەوە داواکاری گشتی ئەوەی کە پێویست بوو بێ ئەوەی من لە سلێمانی بینیبێتم بەڕاستی ئیش ئەکەن، بەڵام ئیشەکە تحریکی شەکواکە کرێتێتە بەردەم دەستەی دادگای لێکۆڵینەوە. ئیتر داواکاری گشتی لەوێ ئیتر تەواو ڕۆڵی کۆتایی پێ تەنها ڕۆڵی چاودێرێ بینە لە ناو جەلساتی داواکانە. زۆر چاکە مامۆستانی هات بەڕێزت لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە. پێ دوایە ئەم کۆمپانیایە موفق بێ لەوەی کە لە داهاتوودا متمانە بگەڕێنێتەوە بۆ حکوومەت و بۆ هاوڵاتی موفق بێت بوو موفق نابێ کۆمپانیایە بۆ خۆی سیقەیەکی نێودەوڵەتیە بە حکوومەتی هەرێم کە بەڵێەوە داهاتەکەمان شەفافە هەندێک معلومات هەیە بەڕاستیەوە نابێت کە دوجار ینی ئەم خەڵکە لە بەڵێ هەندێک معلومات هەیە کە ئەم کۆمپانیای با بڵێن وردبینی کردنە پەیوەندی هەیە بە کۆمپانیەکانی ئەکسۆن مۆبیل و شیڤرۆن و ئەمانەشەوە ئەنیمانە هەمویان بەیەکەوە دەستەیەکی نێودەوڵەتین مانە خێزانێکی نێودەوڵەتین ئەزانن چۆن ئیشی خۆیانەکەن و چۆن بۆ یەکتری ئەپۆشن. حکوومەتی هەرێمیش لەم نێوەندایە بەشێکە لەو خێزانە و هەمویان بە دوای مەساڵحی مشتەرەکی خۆیان ناگەڕێن و لە یەک نقطەیە مشتەرەکن هەر گەندەڵیەک کرابێ بەڕاستی بە دوور بن لە موسائلە و لێپرسینەوە نە نێودەوڵەتی و نە ناوخۆش ئەمە هەمویان بەڕاستی تایە مشتەرەکن و حکوومەتی هەرێم لە من مستەفی دەبێت. قسەی ئەو پەرلەمانتارەی کوردستان متفقی کە دەڵێت گرێبەستی حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیای دیلۆتی ژمێریاری وەکو پێدانی ڕەشوەوە بە کۆمپانیایشی بیانی بۆ ڕووسپیکردنەوەی گەندەڵیەکان لە دزینی نەوت و بردننی بەشی زۆری بێگومان وەکو بەشێکی لە سپیکردنەوەی پارەژوای لە ڕێم کۆمپانیایەوە کۆمەڵێک شتی تر ئەکرێت کە بەڕاستی ئیتر ئەم کۆمپانیای ئەیپۆشێ بە حکوومەتی هەرێم لەواچێت حکوومەتی هەرێم بەبێ ئەم کۆمپانیای نەتوانێت ئەوە بکات. زۆر چاکە بعد دو پرسیار لە بەڕێزم بکەم. تەسەوڕ دەکەم ئەگەر پەرلەمانی کوردستان ئەمە پێشبینی خۆمە ئینشاڵڵا تێدا بە هەڵەدا دەچم ئەگەر پەرلەمانی کوردستان داش بنیشێەوە بیەوێ حکوومەتی هەرێم و ئەو کۆمپانیایە لە ڕووی یاسایی و ڕوبەڕووی مسائلە بکات و حکوومەت هیچ بەدەمەوە هاتنێشی نەبێ بۆ هەر بڕیارێکە لە پەرلەمانەوە دەردەچێت. پەرلەمانی کوردستان ئەوەندەی بەڕێزت لە ڕووە قانونیەکەوە شارەزایتە بێ دەتوانێت لە دەرەوەی هەرێم ملاحەقەی قانونی ئەم کۆمپانیایە بکە کە بەم شێوەیە هاتووە هەرێمی کوردستان. بابەتەکە پەیوەندی بە سوڵتەیەکەوە هەیە کە ئەنجومەنی وەزیران بۆ خۆی داوێتی بەخۆی بەکاری هێناوە ئەو کۆمپانیا تەجاوزێکی نەکردووە مەسەلەن هاتوێت ئەو هاتوێ مەسەلەن ئیستیعمار وەکو هاتبێ شوێنێکی داگیر کردوێ ئەوان کاتێک کە سەیری حکوومەتی هەرێمی کوردستانەکەن وا تەسەورەکەن ئەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەموو حکوومەتەکانی تر لەدایک بووی ڕەحمی پەرلەمانێکی خاوەن قۆدرەت و دەسەڵاتە. لەبەرەوە ئەوە مەسەلەن ئەگەر خەتەیەک ڕوویابێ خەتەیەک ڕوویابێ پێش ئەوە خەتەکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کردوێتی و عەقدێکەوە ئەمەش ڕەزامەندی دوو تەرەفی لەسەرە. لەبەرەوە زەحمەتە ئەو حاڵەتە بەڵام لێرە لە ناوەخۆ پێویستە بابەتەکە پەیوەندی بە ناوخۆ هەیەەوە بێ پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەبێ پەرلەمانی کوردستان تەجاوزی هەموو ئەو عەقەبانە بکە بەرگە حیزبەکە لە خۆی دابماڵێ و بەڕاستی بخاڵ بخاتە سەر پی وفعلا تا ئێستا دەسەڵاتی جێبەجێکردن مەجای نەداوە کە پەرلەمانی کوردستان نەک پەرلەمان ئەسڵەن موسساتەکانی تریژ وەک پێویست شۆڕ ببنەوە بۆ ناو موسسات و بۆ ناو ئەو جونگە بەتابەتی جونگە حساسەکانی مەسایلی مالی و داهاتینەوە بابەتانە و پەرلەمانی کوردستان ئەبێ بەڕاستی ئەم ڕۆڵە ببینێ و لە زۆعفی پەرلەمانەوەی تاوەکو ئێستا وەزعەکە سەری لەم واقعەوە دەرچوو چووکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان عەقدی نەوتی کردووە پەرلەمانی کوردستان ئاگای لێ نییە. لەبەرەوەی تر پەرلەمان کە بێدەسەڵات بووە ئایا ئێمە ئەوە قسەیەکی ئەتوان بڵێم
تا جۆرێک خەیاڵێک کە پەرلەمانی کوردستان چ کاتێک ئەو قودرەتە بۆی ئەگەڕێتەوە کە بتوانێت حکوومەتە ئەسڵەن سەحبی سیقی لێ بکاتەوە کە ئەویش بەپێی یاسا و پەیڕەوی ناوخۆ کۆمەڵێک مەرج و شەرتی قانونی خۆیە کە بە ئاسانی دەسەبەر ناوێت. بەڵێ زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاک عەبدولقادر سەلاح خاوەنی دیپلۆمی باڵا لە یاسای گشتی هەروە زۆر بەڕێز مامۆستا نیهاد خالید مامۆستای زانکۆ و هەروەها ئەوەرین هەست زۆر سوپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش بنیارانی بەڕێز دەستان خۆش.